بابەتی یەکەمیشمان هەر بابەتێکی تەندروستیە باس لە جوانکاری ئەکات لە نێوان پێویستی و هەندێک جار لای هەندێک کەسمان وەکو نەخۆشیێکی دەرونی لێ هاتووە سەرکۆ هەندێک کەسمان هەیە لەوانەیە پێویستیان بۆ نەبێت کە جوانکاری بکەن بۆ ڕوخساریان جوانکاری بکەن بۆ جەستەیان بەڵام لەگەڵ ئەودا نەوێ جاری وا هەیە وای لێ هاتووە کە جوانکاریەکە خەریکە ئەبێتە هۆی تێکدانی ڕوخساریان نەوەک جوانکردنی ڕوخساریان ئەمە هەنێجا بۆ لایەنە دەرونەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ڕازینین لە خودی خۆمان لە خودی ڕوخساری خۆمان ئەمانەوێت جوانکاری بکەین بۆی کا بە باشترین شێوە دەرکەوین بەڵام هەندێجا ئەم جوانکاری زیانمان پێ ئەگەنێت ئێمە ئەمانەوێ ئەمڕۆ باس لە جوانکاری بکەین لە نێوان پێویستی و نەخۆشیە دەرونیەکاندا بە ئامیوانداری زۆر بەڕێز دکتۆر قادر حسن پسپۆڕی بواری نەخۆشیە دەرونیەکان با خۆشحاڵیەوە ئێستا لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە فرمو سلام بله باشه بخیر بیت بخیر بیت فرمو بخیر بیت دکتۆر بانی باش سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر وامان لێ هاتووە لەوەی کە هەندێک جار پێویستیشمان بۆ نیە لەوەی کە جوانکاری بۆ ڕوخسارمان بکەین بەڵام ئێمە بە پێویستێکی ئەزانین لەوەی کە ڕوخسارمان پێویستی پێێتی ئەمە ئەچێتە واری ئەوەی کە پێویستیە یان هەندێک جار دەرونی خۆمانەکەوامان لێ کاتێمە با ڕوخساری خۆمان ڕازی نەبین. بەڵێ طبعا ئێمە لە دەروون ناسیە سەرەتا سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان لە دەروون ناسیە حاڵەتێکمان هەیە وەکو جەنابتان ئاماژەتان پێدا حاڵەتی لە خۆڕازیبوونی پێوت. لەناو حاڵەتی لە خۆڕازیبوونە حاڵەتی ڕازیبوون لە جەستەمان هەیە لە وێنەی جەستە هەموو یەکێگێم لە ئێمە تێڕوانینێکی تایبەتمان بۆ جەستەی خۆمان و حتا بۆ جەستەی ئەوانی تر هەیە. مەسەلەی تێڕوانین بۆ جەستە جاری وایە ئەو تێڕوانی ئێمە لەگەڵ جەستەی خۆمانە یەکێتەوە یعنی ئێمە خۆمان چۆنین لە ڕووی لە واقعە ئاوا تعریف و پێناسەی جەستەی خۆمانەکەین بەڵام هەندێک جار ئەوەی کە ئاکەوێتە بابی دەرونی نەخۆشی دەرونیەوە ئەوەی کە ئێمە یا حەمبانەڵی نەخۆشی دەرونی حاڵەتێکی نائاسایی تێڕوانینێکی نائاساییمان بۆ جەستەمان هەبێت ئەوەیە کە لەسەر ئەساسێکی وەهمی سەیری جەستەی خۆمان بکەین ئەساسی وەهمی ئەوەیە کە تۆ ئینسان بۆ نمونە لوتی لە قاڵبی خۆیان نەبینێت باشە ئەگەر بشی بینێت دەسە لوت تۆزێ گەورە تۆزێ بچووک ناکرێت بێ بە گرفتێکی گەورە تۆ ئینسان پێناسەی خۆی لە لوتەوە بکە پێناسەی خۆی بە تەنها لە جۆ بکە پێناسەی خۆی تەنها لە ڕوومەت یاخود لە لێوە بکە لەبەرەوە کوتم لە مەسەلەی تێڕوانین بۆ جەستەیە ئەگەر ئەو تێڕوانینەی هەمانە لەسەر ئەساسێکی واقعی بەرجەستە بوو ئەگەر ئێمە خۆمان وەکو خۆمان بینی وە لەگەڵ بینینەکەشا تەنها بینین کافی نییە لەگەڵ بینینەکەشا قبوڵمان بێت لوتمان بەم شێوەیە و بەو شێوەی کێنی ڕوومەتمان بەو شێوەیە بەو شێوەی کەنیە جەستەمان کورتی و درێژی باڵامان بەو شێوەی ئەگوەکوتم یەکەم تێڕوانینەکەمان واقعی بێت بینینمان واقعی بێت دووهەمیش قبوڵمان بێت ئەوەی کە هەمانە لە جەستە ئەوەی کە هەمانە لە شکل و شێوە ئەوەی کە هەمانە لە باڵا وەکو خۆی طبعا مەسەلەی جوانکاری بەڕاستی جوانکاری ئەوەی کە پەیوەسە بە جوانکاریەوە هەنێکی ئەساسێکی واقعی هەیە و ئەبێ بکرێت ئەنی کاڵەمە بێ بکرێت ئینسان چ خۆی قودرەتی هەبێت حتا من جارێکی وابزانم هەر لێرە بۆ ئاماژەمەوەدا هەنێ جار پێویستە ئەگەر کەسێک بۆ نمونە جەستەیەکی شێوێنراوی هەیە ئیتر بە هەر سەبەبێ بێ بەوەی کە ئەوەی کە هەر لە ئەساسا بەو شێوەیە لەدایک بووە یاخود قەدەرێک یاخود ڕوودا و حەدەسێک وای لێ کردووە بەشێکی جەستەی شێواوی تێبکەوێت ئەگەر کەسەکەت خۆشی توانای نەبێت حەقە حکومەت پشتگیری بکە حەقە دەستگا تەندروستەکان پشتگیری بکەن بۆ ئەوەی کە تۆزێ لە شولاریە ئەو شوێنە ڕەتکەنەوە ئەو شوێنە ڕاستکەنەوە کە کێشەی بۆ دروست بووە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بەشێک لەوەی کە ئێستا هەیە و ئەکەوێتە چوارچێوەی عملیات و منەشتەرگەری جوانکاریەوە بەڕاستی ئەچێتە بابی شتی ناپێویست و زیاد هەنێ جار وەکو جەنابتان ئاماژەتان پێ ئەچێتە بابی نەخۆشیەوە یعنی چی تێچێ دەگەر ئینسان من ناڵم باقەڵەوە بێت بەس چی تێچێ دەگەر ئینسان لە ورجیا چەند چیلۆیەک هەبێت کابرا ئەچێت لە بۆچی ئەبێ قەڵەوی لە ورگا ناشرین بێت حاشە لە ڕووی جەنابتان و لە ڕووی بینەران بەڵام لە دواوە شتێکی ئاسایی بێت ینی کێشەکە لەوایە گرفتەکە لەوایە کابرا لەم دەرێنێت تۆی خاتە ئەویکیان ئەم کەمەکاتەوە ئەویان قەڵەوەکە شوێنێ بەرزەکات و شوێنە نزمەکە لە کاتێکە ئێمە هیچ پێوەرێکی علمی و زانستیمان نییە بۆ ئەوەی کە بڵێت بۆ نمونە بێت خەلفیەت و پاشکۆی ئینسان ئەو نەبێت و ئەبێت بۆ نمونە ڕوومەتی ئینسان ئەو نەبەرز بێت ئەبێت لوتی ئینسان ئەو نە سانتیمەتر بێت ئەبێت جوێی ئینسان لەو قاڵبا بێت و لەو حەجما بێت بەهەرحاڵ هەر کاتێک ئینسان وەک خۆی لە خۆی ڕوانی و قبوڵی بوو ئەوەی کە لە جەستەیە هەیە شتێکی ئاساییە و ئەکرێت بڵێن
ئەم کەسە خۆی قبولەوە کەسێکی ئاساییە بەڵام ئەگەر لەسەر ئەساسێکی وەهمی جسم و جەسەی خۆی تعریف و پێناسە کرد و بەر بووە جسم و جەسەی خۆی ودایە بەر نەشتەر و عملیاتکردن لەواچێت ببێتە دۆخێکی نائاسایی و ببێتە جۆرێک لە نەخۆشی لای مرۆڤ. زۆر باشە. زۆر جار دکتۆر هەر لە شوێنی بەڕێزدا دکتۆر کارزان لێرە بووی نەخۆشی نەشتەرگەری گشتی ینی ڕۆژیان باسی لەوە کەوتی تر جیهان بەرەو ئەو ڕوا نەشتەرگەریە تەندروستیەکانی جەستە کەمە بێتەوە لەبەرەوەی تەکنەلۆژیا بەرەو پێش ڕۆشتووە جوان نەشتەرگەریە جوانکاریەکان بەرەو زیاد بوونە ڕۆ ئەمەش بە تایبەتی ڕووی کردووەتە خۆمان هەندێک کەسمان هەیە دکتۆر بەخۆی و ناوەست ینی زۆر جار لەگەڵ خۆیان قساکات لە جوانکاری دەموچاو و لوت و پێست و ئەوانش دەرچوە ینی تەنانەت لەگەڵ لەپی دەستی خۆیان لەگەڵ چرچبوونی دەستی خۆیان ئەمانە نەشتەرگەری بۆ ئەنجامەیە ئەم بەردەوامیە ئەگەر بەردەوام بێم کەسە لەگە خۆیان توانین پێ بڵێن کەسێکی نەخۆشی دەرونی هەیە. ئەزانی من پێم وتی هەر کاتێک ئینسان ناڵم یەکەم پەیوەسە بەوەی کە ئێمە تعریفی جەسەمان وەکو وە خۆی ئەەکەینیاننا ئەمە یەک دووش پەیوەستە بەوەی کە ئەم تعریفە لەسەر ئەساسێکی علمی و زانستی یاخود لەسەر ئەساسێکی واقعیا لەسەر ئەساسێکی وهمیە. ئەگەر بۆ نمونە بۆ دەرکەوتنی بەتایبەت لە تەمەنێکی دیاریکراوە دەرکەوتنی چرج لە دەموچاوە دەرکەوتنی چرج لەسەر پێست و ڕوخساری ئینسان ئەکرێ شتێکی ئاسایی بێت و ئەکرێ ئینسان بیر لە حەلیشی بکاتەوە یعنی ئەمە بە ئەومان لەبیر نەچێت ئەکرێ ئینسان بیر لە حەلی بکاتەوە بیر لەوە بکاتەوە بۆ نمونە گەر حتا گەل لە تەمەنێکی گەورەیە بێت طبعا ئەمە تەواو لەواچێت لە غەربا بۆ نمونە بە تایبەتی ئافرەتان بەشێکی زۆریان کە ئەگەنە تەمەنێکی دیاریکراوە ئەمجا گرنگی بە میکیاجێنێن کورت و مختصر لە ڕێگەی میکیاجەوە لە تەمەنی پیریایە تقریبا پێش پیریا و دوا دەرکەوتنی چرچ بەشێک لە وینانە ئاشارێتەوە لەو ئاچێ شتێکی تەبیعی بێ و ئینسان ئەوەی کە تووتە مامۆستا سەرکۆ ئینسان ژیانی بریتی نییە لە یەکشت ئەگەر ئێمە هەموو ژیانمان بوو بەوەی کە لەگەڵ جەستەی خۆمانە بدوێن هەموو ژیانمان بوو بەوەی کە بەردەوام بچینە بەر ئاوێنە و سەیری ڕوخساری خۆمان و سەری جەستەی خۆمان بکەین ئەگەر هەموو ژیانمان بوو بەوەی کە بگەڕین بە دوا خواردنێکە باشە یا حتا بگەڕین بە دوا ڕاضەیەکە کە ڕەشاقەتمان بۆ دروستەکات ئەویش بۆ پێوەرەی کە ئێستا هەیە خۆی مشکیلەکە ئەوەیە ئێستا لەواچێت بەشێک لەو پێوەرانی بۆ جوانی بەشێک لەو پێوەرانی کە بۆ ڕەشاقەت هەن لە جێی خۆیانە بن ئەو یعنی کۆمەلگا جاری وایە پێتەڵەت ئەبێ ئەو نەچیلۆبی پێ کۆمەلگا پێتەڵەت ئەبێ باڵات ئەو نەبێ کۆمەلگا پێتەڵەت ئەبێ کوڵمە بەرز بێ کۆمەلگا پێتەڵەت ئەبێ لەچێ هەڵاوسێنی لێو لەچێ هەڵاوسێنی مەبەسم لەوەیە ئەگەر وەزعەکە وای لێ هات هەموو خەمێکی ئینسان ئامانجی ئینسان و ژیانی ئینسان لەوا کورد بۆەوە کە لوتی ئاوایە ئەوانەیە کە چرج لە دەسوپل و دەموچاوی هەیە نییە خەو و خۆراکی بوو بەمە ئیشی ڕۆژانی بوو بەوەی کە دوا مەڵحەمێک دوا کرێمێک دوا دکتۆرێک کە ئەم چرچەی بۆ لابەری و ئەم چرچە لە جەسەیان نەمێنێت فعلەن ئەمە دواندنی جەسە خۆشەر نییە تۆ دانیشی ئاوە بە دیار جەسەتەوە دەستکەی بەشین و باوکە ڕووبرا ڕۆیا خود شعر و شانامە بۆ پێسێ بڵێ ئینسان کە وای لێ هات هەموو ئەم مەوزوعە فکر و بیرکردنەوەی داگیر کە و بوو بە ئیشی ڕۆژانەی و دوا دکتۆر و دوا وەکوتم سابوونێکی تایبەت و دوا کرێمێکی تایبەت و دوا حتا جۆرێک لە ڕاضی تایبەت کەوت بۆ ئەوەی کە ئەمەی پێلابەرێ ئەبێتە دۆخێکی ناسایی و بێت دۆخێکی ناتەبیعی تۆ لە پاڵ ئەمەیە کۆمەڵێک ئەرچی ترت هەیە ئیتر ئەگەر دایک بێت ئەگەر باوک بێت ئەگەر مامۆستا بێت ئەگەر دکتۆر بێت کۆمەڵە ئەرچی ترت هەیە هەر کاتێک ئەمە لە ئەرکەکانی تری بردی هەر کاتێک ئەمە خەوی لێ زڕانی هەر کاتێک ئەمە وای لێ کردی کە بەرامبەر یەکێ دانیشیت و دانیشتیت ئەگەر چرج لە دەموچاویانە بوو تۆ هەز بە کەمیک پێی هەر کاتێ ئەمە وای لێ کردی نەوێری لە کۆمەلگایە دەرکەوی هەر کاتی ئەمە وای لێ کردی کە متمانەت بە خۆت نەمێنێ بێ بە نەخۆشی دەرونی چییە لەبەرەوە ئەگەر ئەو قەزەیە ئەو بابەتە گەیشتە ئەوەی ئەم شتانی کە دیا دەرکە و باسمان کرد فعلەن ئەبێتە گرفت و ئابێ بە کێشە بۆ ئینسانەکەەوە جۆرێک وەک جۆرێک لە نەخۆشی دەرەکەی لای مرۆڤ زۆر باشە باس لە کۆمەلگا کرد هەنە جارێ ئێمە لەوانەیە خۆمان بە خودی خۆمان ڕازی بین بۆی کە ڕوخسارمان چۆنە پێی ڕازی بین بەڵام سەرکۆ هەنە جار لەوەی کە ئابینیت کۆمەلگە واز لێ ناهێنێت ئەمە لوتت بۆ ئاوایە
رومەتت بۆ ئاوایە وات لێ ئەکا وردە وردە تۆ یەکەم جار ڕاستی بوو بەڵام وردە وردە هەستەکەی شتێک لە تۆیا هەیە تۆ پێویست بەوەی کە گۆڕانکاری بکەیت پێویست بەوەی لە بەروی کۆمەلگا بە چاوێکی دیکە سیرت ئەکا وا هەستەکە لەوەی کا شتێک لە دەم و چاوی تۆیا هەیە نامۆیە شتێک لە جسمی تۆیا هەیە نامۆیە وردە وردەیتە سەر و بارەی کە دەست ئەەکەی بە جوانکاریەکان لە خۆتا کەواتە ئەکرێ بڵێن کە کۆمەلگاش کاریگەری هەیە لەسەر ئێمە نەک کۆمەلگا بە دوو جۆرێ سەبە تایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆیە بە دوو جۆر کاریگەری هەیە بە جۆرێکیان طبعا ئێمە ئەو تێڕوانینی پێشووتر باسمان کرد بە دوو شێواز دروستە بێ لای ئینسان یەکێکیان خۆمان لە نەتیجەی تەجربە و ئەزمموی خۆمان هەمومان دەرەکەوێت کە چاومان بەپێی پێویستەیە جۆمان بەپێی پێویستە دو ئەمە ئیتر هەموو کەسێک خۆیە بینێ لە ئاوێنێ و هەموو کەسێک ئەزانێت تا ڕادێ بەس بەشێکی ئەو تێڕوانینێ و تێڕوانینەوە هیمەکەی کە باسمان کرد چ بە دیوە ئیجابیەکەیەوە چ بە دیوە سلبەکەیە دایچەکەی مناڵە چیە بەپێی پێویست نییە لە مەکتەب کەچی پێڵە لە تۆ زیرەکتر خوا لەم دنیای خەڵقی نەکردووە دایچەکەی مەسەرن مناڵەکەی مناڵم خۆ ئاسایی ئینسان بە شان و باڵی مناڵیا هەڵبا مناڵەکەی وەک هەموو مناڵانێ ئاسایی وایە بەڵامەڵێت تۆ جوانترینی ئەم دنیای باشە باشترینی ئەم دنیای ئەم مەبەسم لە تێڕوانینەکەی ئەم تێڕوانینەی کۆمەڵگە جاری وایە ئێمە ڕاستە و خۆ ئەگەر ئەمە بەشێکیش بێت لە تەسەوری خۆمان بەشێک بێت لە خوێندنەوەی خۆمان لە ئەساسا لە بۆچوونی ئەوان کەەوە هاتووە لە بۆچوونی دایک لە بۆچوونی باوک لە بۆچوونی دراوسێ لە بەشێکی ئەمڕۆ بەڕاستی ئەو فەیسبوک و یا با بڵێن ئەنتەرنێت و دەستگای ئەعلام و ڕاگەیاندن دروستەکە ڕاگەیاندن ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر کاریگەرە طبعاً ئەوە ڕاگەیاندن وەک بەشێک لە کۆمەلگا یا وەکو بەشێک لە ئامرازی ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی بە یا سۆشیال میدیای پێوترێت و پەیوەندی کۆمەڵایەتی پێوترێت مەسەن بۆ نمونە ئێمە شەو کاتێککە دانیشی بەشەوە بە ڕۆژە بە دیار فەیسبوکەوە بینی ئافرەتی شووی کردو بە کوڕێک لەواچێت تەمەنی شتێک هەڵخشاوتر بێت باشە نەخێت لوتی بە شێوەیەک باشە جەستەی بە شێوەیەکی کابرا هەرداینەوە ڤیددیۆی لەسەر دروست کردوکە کە و خەڵکی وڵاتەیە لە شوێنێکی ئەو نیان هێناوە خەڵکی وڵاتەیە خۆی بینێتەوە خەڵک ئەی بینێتەوە ئەنوا ئەشکاڵ تعلیق و توانجی تێگرن و پێڵن مەسەن بۆ نمونە بەسیتریشت کابراوەکو ڕازیە بە ژنی خۆی بەڵام کۆمەڵگە واز نایێنێ پێتەڵێت چی جیای جوانە مەسەرن ئەوای خوا باشە پێتەڵێت ئەترسم زاوا خۆی بە مەخدور بزانێت لە کاتێکا تۆ سیرەکەی زاوە لە چاوبووکەکەی ئەرز و ئاسمانی فەرقە بە دیدی من و تۆوەکە لە کاتێک ئامە شتێکی ئاسایی و لەواچە کە زۆری لێ نەکرد بێت و هەردووچان بە اختیار یەکتریان هەڵبژار بێ و من بیستومەیتر نازانم گەشت ئەمە حقیقەتی بیستومە کە خەڵک لەسەر مەساسە لە مێردی جیابۆتەوە یعنی کورت و مختصر تا ئەو کاتی شووی پێکردو هیچ کێشەیەکی نەبووە بەڵام کە شووی پێکردو و کەوتۆتە ناو سۆشیال میدیا و خەڵق ئەو نەتان و تەشەریدا و ئافرەتەکە بە پیاوەکە ڕازی نەبووە بەڵام وەکو جەناب دووتێ کۆمەلگا ئەکرێت ڕۆڵێکی پۆزەتیڤ بۆ ئیجابی ببینێت بەوەیە کە پیرۆزبایی لەم دوانە بکات و نەچێتە تەداخلی تەفاسیلی یا درێژەی ژیانی ئەمانە نەکات لە ڕووی جەستەیەوە لە ڕووی شەهادەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و بە پێچەوانەوە ئەتوانێت بە دیوە سلبێکەشە معیار و پێوەرێکی کۆم تەوان ئەمە کێشەکە لێرایە پێوەرێکی لار و لەوێر دوو لە ڕووی جەنابتان و بینەران پێوەرێکی سەخیف دروستکا بۆ ئەو شتانە ئیلا ئەبێت پیاوەکە ئاوا بێت وەشوبکە بە ژنێکی ئاوا ژنەکە ئاوا بشوبکە بە پیاوێکی ئاوا لەبەرەوە کۆمەلگا هەم بە دیوە پۆزەتیڤ و ئیجابیەکە بە دیوە ئەرێنەکەی ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت و هەم بە دیوە سلبەکەی ئەتوانێت ئەو پێوەرە لای من و تۆ دروست بکات کە بەرامبەرەکەمان بۆ ئەوەی تەوانێ مەشتێکمان هەیە حاڵەتێکمان هەیە مەرغوبیەتی ئیجتیماعی پێوتێ و بەشێکی ئەمڕۆ بەشێکی ئەو مۆزوع پەیوەندی بۆ هەیە ینی خەڵک هەیە زەرەر لە جەستەی خۆیە خەڵک هەیە زەرەر لە جەستەی خۆیە خۆی بۆ ڕازی نییە کە ئەیکات باشە من هەر بەڕاستی ئەمێ سەریع بم لێرەیە ئەبێ بەنیسبەت کەسێکەوە کە 6 کیلۆ سیلیکۆن نەکاتە شوێنێکی دیاریک ئەیکا باشە کیلوێ دوان سیلیکۆن نەکاتە سنگەوە 6 کیلۆ سیلیکۆن نەکاتە پاش بێت خۆشیەکی تیابێت بە لەواچل دەی ببێ بە بەڵە بەڵام ئەمە لەبەرەوەی لە ڕووی کۆمەڵایەتی و جەنابەت باسێکی لە ڕووی کۆمەڵایەتی و لە نەزەری بۆ نمونە گەنجانە مەرغوبە سەیرێکن بە شان و باڵێ هاڵێ نوێنەکەی بڵاوەکەنەوە لە ڕووە کۆمەڵایەتەکەەوە سەیرەکەی بێ بە کەسێکی مەرغوب ئیترە مەرغوبە ئیجابی یا سلبی و جۆنایەتێ ئەچێ خۆی ئاوا زەرەر لە خۆیان لەبەرەوەی کە کۆمەلگا و شەریحەیەکی دیاریکراو لە کۆمەلگایە لێ ڕازی بن و بە شان و باڵێ هەڵبن و بکەوێتە بەرچاو و وێنەی بڵاوکەنەوە بێتە مۆدێل و نمونەیەکی بەناوبانگ نەک باش بەناوبانگ لە کۆمەلگا خۆی بەداخۆ دکتۆر هەندێک لاوەی کە باست کرد لەو میدیانەی کە ڕاستە و خۆ
ئەم بابەتە خەنە ناو خەڵک و ناو خێزانەکانەوە کامە بەهێنانی کۆمەڵێ مۆدێل ئەیان بینین کامانە هەمووی جوانکاریان کردووە هەمووی کۆمەڵێ ئیشیان کردووە ئەم جوانکاریش لەوانەیە خۆیان پاریان نابێت لە پێناو کۆمەڵە ڕیکلامەیە ئەو کەسانی کە بۆیانەکەن بەداخەوە کامانش وا لە خێزانەکانەکە دایک و باوک زۆر جار مەجبور بکا بەوەی کە کچەکەی لە تەمەنیشی ئەرزەکاری و گەنجیایە کۆمەڵە جوانکاری ئەنجام با کامەش چەندین کەیس و گرفتی بە دوای خۆیانەوە بەداخەوە هەندێک لە هاوڕێکانمان کە پارێزەرن باسی و کەیساناکەن بەمانەوە چەندین کێشە دروست بووە بە دروستکردنی ئەم خستنە ناو جان و جەستەیەوە کە چەندین گرفتی دەکەوتۆتەوە و لە دادگاکانە بوونی هەیە بەڵام ئێستا لەوانێت زۆر خێزان بینەری ئێمە بن دکتۆر یعنی مامەڵەکردن ئەزانین کە ئەم لێشاوە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە مامەڵەکردنی دایک و باوک لەگەڵ هەم کچی هەرزەکار و هەم بە تایبەتیش کۆمەڵە کوڕی هەرزەکار ئەبێت لەم بۆ مەسایلە دەرونیەکان ڕاستە حەزەکات سێری تیکتۆکەکە کچەکە بینێ ئەم جوانکاری ئەنجامامیش حەزەکات و بارێکاتەوە کۆمەڵە بابەتی کە هەیە زوو ئەوێ بەریکەوێت نازانێت بۆ ئەوێ بەریکەوێت خۆی پرسیارەکە ئەمێ لەم کاتەیە ڕۆڵی دایک و باوک هەبێت چۆن بێت مامەڵەیەکی تون و تیژ بێت یاخو مامەڵەیەکی گفتوگۆ بێت یاخو مامەڵەیەک بێت کە بڵێ نابێت و ئەبەتەم شتە بکەی دوای ئەو شتە لای هەو کەسە خۆشەویستە بێت هەبێت چۆن بێت ئەزانی مامۆستا سەرکۆوە کەوتۆتە سەر یەک وەکو جەنابە داماژت بێت دایک و باوک دوو کۆمەڵگە بە گشتیەوەی سەقافەت و هۆشیاری کۆمەڵایەتی پێوتێ سێش بەڕاستی بەشێکی کەوتۆتە سەر دکتۆرەکان بە تایبەت و دکتۆرانی لە بواری جوانکاری تەجمیلە ئیشەکەن سەبارەت بە دایک و باوک طبعا مەرحەلەی هەرزەکاری قۆناغی هەرزەکاری یەکێک لە گرفتەکانی قۆناغی هەرزەکاری ئەوەیە کە زۆر گرنگی بەجەسەیە باشە بە قیمەتترین شت لای ئینسانی هەرزەکار بریتە لە جەسەی گۆڕانکاری زۆر ڕۆیە بە قیمەتترین هەر جەسە طبعا تۆ بتێوتنەوە کەسی هەرزەکار ئەوەی کە تا ڕادێک بەهای ئەوەی کە پێشووتر خوشکەمان پرسیەوە ئەوەی کە بەهای کۆمەڵاتی بۆ دروستەکە بریتە لە جەسەی باشە چەند جەسە جوان بێت چەند جەسە ڕەشیق بێت چەند قژی لەبار بێت چەند چاوی وا بێت و ئەمانە هەر ئەمانن کە کاتی خۆشی شعر و شانامەیان بەسەر هەڵدراوە خەڵک بۆیان بۆ بە شاعر باشە چەند قۆز بیت ئەتوانی ئەوە زیاتر کچ جەزب بکەی بۆ خۆت کچ ڕاکێشی بۆ خۆت هاوڕێی کچ بەیاکی چەند جوان بیت ئەوە ئەتوانیت بە ئافرەتێک جوان بێت دەتوانێت سەرنجی کۆمەلگای لەسەر بێت بەشێکی وەکوتم کەوتۆتە سەر ئەوەی کە ئێمە ئەوکو جەنابەت باسێکە وەکو دایک و باوک چۆن مامەڵە لەگەڵ مناڵێکاکەین کە هەر لە ئەسڵا هەرزەکاری کۆمەڵی کێشە و گرفتیجە مەسەن بۆ نمونێمە هەرزەکارمان هەیە زۆر باشاڵەیە زۆر لە ڕووی جەسەیە و زۆر باش گەشاکە باشە بە پێچوانەوە هەمانە خاوە هەشمانە هەر بەڕاستی گەشە ناکە بە پێی پێویست باشە هەرزەکارمان هەیە لە ڕووڕوخساریە وەک ئەبینین زیبکە دەرەکەوێت باشە ئەنە گۆڕانکاری فەسلەجی ئەبێتە سەبەب بە هۆکاری کە زیبکە دەرکەوێت جا تەبەن من ئەوەی جەنابەت باسێک ئەکرێت ئێمە وەکو دایک و باوک خۆمان چەند بەو مۆزەعمان وێرە چەند توانیمان چەند هێز جارێ هەرش ئەو مۆزوعە کە باڵای کورتە یا باڵای زیاد لە حەد درێژە نەیکەن بە تالیۆک و تەشەر بە هەرزەکارەکانەوە چ ئێمە وەکو دایک و باوک چ کۆمەڵگە نەیکەین بە توانش کاتێک کە هەرزەکارەکە دەنگە گۆڕێ کاتێک هەرزەکارەکە ڕوخسارێ گۆڕێ کاتێکە مو دەرەکات کاتێکە مو دەرەکات و ئەمەی پێوێتی خۆجاری وایە ئەوە ئەبێ بەچێش باشە یەک دەرکەوتنی یەک زیبکە جاری وایە بەنسبەت هەرزەکارەکەەوە وایە چێوێک لەسەر ڕوخساری دروست بێت ئەمە هەرزەکارەکە خۆی ئەبینێت بەس دایک و باوکەکە ناکرێت ئەمە بکەن بە چێش باشە مادەم ڕوخساری ئەم وەکو هینەکەی خۆشکەزاکەی نییەکەواتە یەکسات بەبێ ئەوی بۆ سیبی بە بۆ لای ئەو دکتۆرەی کە کچی دراوسەکەیان یا کوڕی دراوسەکەیان چوو مادەم باڵای بە پێی پێویست نیە جاری وایە گەشەکە هەیە بەڵام تاخیر دەبێت باڵای بە پێی پێویست گەشەی نەکردو یەکسەر بە بۆ لای دکتۆر و بە دکتۆر بزانێت مۆزوعەکە چی مەبەسم لەوەیە ئەو خۆی جەسەی هەرزەکان لە نەزەری خۆیان کێشەیە ئەکرێت ئێمە نەبینە کێشەیەکی سەربارۆک و دایک و باوک بۆ مناڵەکە ئەگەر فعلەن زانیمان کێشەیەکە و گرفت هەیە حەقی خۆیەتی ببرێتە لای دکتۆر بەڵام دکتۆریش مامەڵەیەکی زانستی لەگەڵا بکە باشە هەرزەکارێک کە هێشتا دەردی عەرەبە لە لوتی لە تەوری یا لە مەرحەلەی گەشایە کەس نازانێت ئایا شقلی خۆی گرتو یا شقلی خۆی نەگرتووە سەری لە قۆناغی گەشایە کەس نازانێت شقلی خۆی گرتو یا شقلی خۆی نەگرتووە باشە دەرکەوتنی هەنێمول مەبەسم لەوەیە دکتۆرێک کە ئەم کەسا چێتە لای باخۆشیدا گریمان ئەو ئەوێت بە سەریعترین ڕێگە بە کورتترین ماوە وەکو فلان کەسی لێبێت فلان مۆدێل وەکو فلان کەسی لێ باشە باشە من وەکو دکتۆر ئەبێ ئەوە نەکەم ئەوەی جەنابەت باسەکە مەسە مۆزوعەکە هەر دایک و باوک نییە گریمان دایک و باوکەکە نیان توانی قەنەعەت بەم مناڵە بکەن باشە
با هۆشیاری کۆمەڵایەتی بای ئەوە بێت ئێمە واز لە جەستە یەکتری بێن کاکە یعنی بۆچی ئێمە کورتی باڵای کەسێک کێشە بێ و گرفت بێ بۆ من لە کاتێکان نەد ئەگەر ئەو باڵای بەیانی درێژ بێت من پارە ئەچێتە جیرفان و دۆڵەمانە بم پێی نه ئەگەر باڵای کورد بێ پێی فەقیرم وازی لێبێنم بەتایبەت ئەمە لە دەست خۆیان نییە بابەتێکی فەسلەجی و بابەتێکی بایۆلۆژیە و خوا ئەوەی داواکرد کە ئەوەی داوا پێی من معاملە لەگەڵم ئینسانە وەک ئینسانەکەم بەبێ و گاڵتە و سوکایەتی پێ بکەم بەبێ و یەکوتم باشە بۆچی ئەبێت باڵابەرزی سیفەتێکی پۆزتیڤ بێت بەڵام ئەگەر کەسێک باڵای تۆزێک کورد بێت سفەتێکی نێگەتیڤ بێت و زۆر جار ئەوەی کە لەواچە لە مەسەلەی دەرفەتی شوکردن و ژنێنانە بەنسی بەوانێ بەنسی بەوانی تر ئەوانە نەبێت کە باڵان بەرزە لەبەرەوە ناکرێت لەلایەن دایک و باوکۆ ئەمە بکرێ بە گرفت وە بەڵام ئەمە من ئەمە ئەڵێم ئەگەر فعلەن گرفت هەبوو سەردانی دکتۆر بکرێتەوە کە چوشە لای دکتۆرەکە ڕێگە واقعەکە ڕێگە باشەکە چی ئەوەی پیشان بە ئەگەر کە پێویست بە عملیات ناکات ناکرێت من لەسەر خواستی کچێکی هەرزەکار و کوڕێکی هەرزەکار هەم باکاکە باوک و دایکەیە 6 ملیۆن 7 ملیۆنی بۆ کچەکەی داوە بە عملیات 4 مانگ بڕی نەکردووە بڕیاری گۆڕیوە باشە 4 مانگ باشە بە چۆ من ناڵم با 4 مانگ بەو خەفەتەوە بتلێتەوە باشترە لەوەی کە دەدوا 4 مانگ جارێکی کە نەشەر بدرێتەوە لە دەموچاوی ئەم کەسە سەر لە لوت و سەرچاوی بۆ شتێکی گەلێ بکرێت لەبەرەوە ئەکرێت دایک و باوک جاری وایە نەچنە من ناڵم بیشتێنەرەوە ناڵم سوکایەتی پێ بکە ناڵم لی تووڕەبە بەڵام ئەکرێت ئێمە تێی بگەێنین دنیا هەرم یەک دوو ڕۆژەنیە تێی بگەێنین لەوەی کە تەحمل بکات تێی بگەین لەوەی کە دەرفەت با بەخۆی و وەکوتم ئەگەر هاتوو بردمانە لای دکتۆری ژۆ کاتە دکتۆر ڕێکی زانستی و علمی پیشان ناوەگلەوەی کە لە ڕێی نەشتەرگەریەوە پرۆسەکەی بۆ ئەنجام بدەن. زۆر باشە لەوانەیە هەندێک کەسیشمان هەیە بە کاتێک کە بڕیاری جوانکاری ئێن هەندێک جار بۆ ئەوە بگەڕێتەوە بەداخەوە من ئەمە ڕووی دەمەم لە هەموو خاوەن کارەکان نییە بەڵام هەندێک کەسمان هەیە کاتێک کە ئەچێت بۆ چاوپێکەوتنی کارێک کاتێک کە ئەبینن لەوەی کە ڕوخسارێکی ئەوەندە جوانی نییە ڕوخسارێکی زۆر سەرنجڕاکێشی نییە ئێستا ڕەفز وەرەگرێت لە کارەکەی و وەرناگرێت بەڵام ئەگەر کەسێکی دیکە بچێت بە پێچەوانەوە لەوانەیە یەکسەر وەربگرێت کە ئەمە زۆر باوە لە ناو کۆمەلگا و زۆر قسەی لەسەر ئەکرێت کەواتە بڵێن هەندێک جاریش کێ ماڵین کۆمەلگا ئەمانش هەر بەشێکن لە کۆمەلگا کە کاریگەریان لەسەر ئێمە ئەبێت بۆ ئەوەی کە جوانکاری بکەین بە تایبەتی ئەم قسە ئەتوانم بڵێن بۆ ژنان ڕاسترێکە وەڵا ئەوەی جەنابەت باسێکی زۆر ڕاستە طبعا بنسبت ئەوەی کە چی ئەبێ بە مۆدل ئەم سەردەمە سەردەمی بوون بە ئەستێرە یعنی من نازانم بە هەر بەڕاستی ئینسان بۆچی بێ بە ئەستێرە بۆ تۆ وەکو کەسێکی ئاسایی نەمێنیتەوە ئەم سەردەمە هەموو ئەبخۆی مشکیلەکە لەوایە هەمووی هەرە ئەوێ بێ بە ئەستێرە هەمووی ناوبانگ پێیاکە هەمووی بێ بە کەسێکی هەمووی پەلەیەتی میسال هەمووشی پەلەیەتی باشە ماعیلم لەواتێت جاری وایە ئەم پەلەکردن و ئەم باسێرە بوونە لەسەر ئەساسی شخصیت و کەسێتی ئینسانەکەی لەسەر ئەساسی سەحەت و تەندروستی ئینسانەکەی لەسەر ئەساسی خەسارکردنی ئەو ئینسانە خودی ئینسانەکە خۆیەتی ئەوەی جەنابەت باسێکی زۆر ڕاستە بەڵام کاکە خۆ ینی کێشەی بازاری سەرمایە و ئەوەی کە لیبرالیزمی پێوە تێدا ئەوەیە کە هەموو شتێکی کردووە بە کاڵە باشەی وە یەکێک لەو شتانەی کە لە سەردەمی ئەمڕۆیە بۆ بە کاڵا بریتە لە مرۆڤ و بەکاڵابوونەکەش هەر بەڕاستی ئێستا دووشت لە هەموو دنیای حسابی لەسەرەکرێت لە کاتی مقابلەیە یەک ڕوخسار دوو دەنگ باشە ئەم دوو شتە بۆ فعلەن ئەکرێت ضرور بێ بەڵام ئێمە دەیان بۆ نمونە لەسەر کەناڵی لەسەر تەلەڤیزۆنەکان دەیان موزیعمان هەیە کە لە شولاریان ئافرەتێکی ئەمریکیە بەرنامەیەکی بەناوبانگی هەیە ناوەکانم زۆر باش لە بیرنی ڕەشیەکە جوانیش نییە بەڵام بۆ بە ئەسێرەیەکی عالەمی و بۆ بە ئەسێرەیەکی عالەمی و دەرکەوتۆ و پارەشی بە شێوازی کەسایەتێکی دەوڵەمەندە ئێستا هەر بە یەکێکە لە کەسایەتی دەوڵەمەندەکان مەبەسم لەوەیە ئەوەی کام ئافرەتی ناوبانگ کردووە بە کەسێکی بەناوبانگ و ئەستێرە بە یاعلامیەکی بەناوبانگ بریتە لە شێوازی ئەدای ئەم ئینسانە لە پێشکەشکردنی بەرنامەکەیان نەک لە ڕوو ڕوخساری هەر لە ئەسڵا توانیوێتی بەو شێوازەی کە بەر بەو مۆزوع و بابەتە زیندوانەی کە هەڵێ بژێرێت هەندێک مۆزوعی تر بکاتە پەراوێزی بە تایبەتی مەسەلەی جەستەی لەبەرەوە بازاڕیش لەسەر ئەماکە بازار پێتەڵێت ئەڵێت ئەگەر بۆن تەبە مەرج نییە ئەمە شتێکی مەنتەق بەکوتم دەیان و سەدان بەڵێم بڕۆ کەناڵ و تەلەڤیزۆن هەیە لەبەرەوەی بابەتی زیندوو بڵاوەکاتەوە موزیعەکانی ڕۆ بازاڕی نین بەڵام لەبەرەوەی بابەتیانە مۆزوعەکان بڵاوکاتەوە هەواڵەکانی جۆزێتەوە لەبەرەوەی بابەتی بەهێزهێنێ و بە پێزهێنێ باسێکە خەڵک سەیریشێکە و جۆشی لێگرێەوە شتیشی لێوەرەگرێ و بینەریشی زۆر بەڵام بابەتمان هەیە بەڕاستی جاری وایە بە پێچەوانەوە ڕێک بە پێچەوانەوە
تۆ بۆ نمونە ئافرەتێک بێنە کە ڕوخساری بەو شێوەیە بەڵام نەزانێ مامەڵە لەگەڵ مشتەرەکانی بکە باشە بیێنە بیکە بە سکرتێری خۆت بەڵام مراجعەکانی ئیهانە بکە گریمان ئەمە سکرتێری دوکتۆرێ بوو باشە سکرتێری یەکێک لە بزنسمانەکانە تۆ بیێنە لە نووسنگەکەی خۆ تادانێ و بیکە ئێمە دەیان کەسمان هەیە لە دکتۆرەکان تەچیوەتەوە لەسەرەوە ئەساسە و دکتۆرەکە خۆی زۆر باشە بەڵام سکرتێرەکەی بەکەڵک نایە وەلەواشە سکرتێرەکەش کێشەی جەسەی نەبێ بەڵام کێشەی مامەڵەی هەیە لەگەڵ خەڵک کەواتە ئەوەی کە زۆر گرنگە تەبەن ئەوەی جەنابەت باسەکەی زۆر ڕاستە ئەمڕۆ خەڵک یا با بڵێن ئەعلام لەواشێت پێوەرێکی نامەعقول و نامەنطقی بۆ ئەوە هەبێت تۆ بە ئەم ئینسانەوەکو کول وەرگرە ئایا مامەڵەیەکی ئینسانی لەگەڵ مراجعەکانەکان ئایا ئەزانێ مانای ڕێز چییە ئایا ئەتوانێت لە ڕێگەی مامەڵەوە لە ڕێی هەڵسوکەوتەوە ڕووی کەسانی تر بکاتە خۆی بازار بۆ خۆی پیاکات باشە عەتر و حاشا لە ڕووی جەنابتان پێڵا و جلو بەرگەکان بە پێی پێویست بفرۆشێت ئەتوانێت بە پێی پێویست چیە بەدەم مشتریەوە یان نە چونکە ئەساسەکەیان ئەمەیە لە دنیای سەرمایە بەڵامی تر ئێمە ئەمان لەوا چێت لە شوێنێکی دیاریکراوە یا لە بقعەیەکی دیاریکراوە لەم سەرارزەیە کە نظامی سەرمایەداری تیا باڵا دەسە فترێک ئەمە باوی بێت ڕێگەوەمان نەقڵ کردووە بۆ ئێرەوە ئێستا لێرە ئیش لەسەر ئەوواکەن وەکو وتم جاری وایە ئینسانە لەو ڕۆ هیچ کێشەی نیە و لەوا چێت خەڵکیش هەبێت کە ئەمە ئەبینێت ئەویش بۆ ئەوی کە لە بازاری کارە ئیشی دەستکەوێت دەچێت باڵای خۆی بەرزەکە دەچێت جسمی خۆی ئاوسێنی و ئاچێت ئەمەلیاتی جوانکاریەکات بۆی بگاتە ئاسیەوانەوە بۆی کە دەرفەت و فرسەتیشی دەستکەوێت بەڵام دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئەم بابەتەمان سوودی هەبێ بۆی کە بە تایبەتی بۆ خێزانەکان بۆ دایک و باوک بۆ کەسانی کە لە تەمەنێکان هەست لەکەن لە خۆیان ناڕازین ئەم ناڕازی بوونە و کات کە کۆمەڵ لەم گرفتانەی بۆ دروستکەوە بابەتێکی زۆر گرنگ بوو لێرەوەی مش هیوادارین ینی زۆر جار ئێمە لە ڕابردوو ئەگەر کەسێ سوتاو بووە یاخود گرفتێکی بۆ دروست بووە هەنوو با پزیشکی جوانکاری بێبێنێت تاوەکو ڕوخساری بۆ ئەوە شتێکی زەرورن یاخود کەسێک خانمێک دووجانە بوو دوایەوەی کە مناڵەکە لە دایکە بوو هەندێک پەڵە دەرەکە و کۆمەڵک جوانکاریان بۆ جامامانە کاری زەرورین بەڵام لەوە زیاتر نەچینە تەمەنی هەرزەکارەکانمانەوە دەستکاری ڕوخسار و شێواز و وەزەختێکیش لەسەر دایک و باوک دروستکەین کە مادیە بۆی کە نەتوانێت ئەم کاری بۆ بکە هیواداری نەم گفتوگوێمان بێتەوەی بەشێک لەو گرفتانە چارەسەرکە دووبارە سپاس بۆ تۆ.